کۆڕ و کۆبوونەوەی شیکاری پرۆسەی داگیرکردنی عێراق لەلایەن شارەزایانەوە لە واشنتن پاش بڵاوبوونەوەی دوو بەرگی پەرتوچێک بە ناوی لەشکری ئەمریکا لە شەڕی عێراق کە لەلایەن جەنرالەکانی شەڕەوە نووسراوە. دوای تێپەڕینی 16 ساڵ شارەزایان دەخوازن دەست بخەنە سەر کەم و کورتیەکانی سوپاکەیان و ئەو گرفتانەی لە وڵاتێکی پڕ لە کێشمە عێراق ڕوبەڕوویان بۆتەوە. ئەمریکا هاوکاری دەکرد لە نێوان هەموو لایەنە سەرەکیەکانی عێراقدا هەرزوو گەیشتینەوە بڕوایی کە نازانین ئەو خەڵکە چۆنن. زۆر ڕاشکاوانە شتی خراپمان لەلایەن هەموو لایەنەکانەوە پێدەگەیشت، هەر یەک شتی خراپی لەسەر لایەنی تر دەوت. تەنانەت ئەو هێزانەی ڕێکخرابوون و خۆیان ماندوو دەکرد و کاری باشکار دەکرد و بووبوونە هێزی نیشتیمانی ئەوانیش لە ڕوبەڕووبوونەوەی گرفتەکانە نەتدەزانی ڕەفتاریان چۆنە. ئێمە چوو بووینە وڵاتێکەوە پڕ بوو لە گرفتی ئاینی و نەتەوەیی. جموجۆڵی نێو ناوەندەکانی لێکۆڵینەوە لە واشنتن و شەنوکەوی ئەزمموی داگیرکاری عێراق لەلایەن ئەمریکاوە هاوکاتە لەگەڵ توونبوونەوەی بارگرژی سیاسی و ئاسایشی لە نێوان ئەمریکا و ئێران. بەم دواییانە ئەمریکا 6,000 لە هێزی دەریاوانی لەگەڵ کەشتێ زەبەلاحەکەی ئەبراهام لینکن ڕەوانەی خۆرهەڵاتی ناوەڕاست کردووە. بەپەی زانیاری هەواڵگیریەکانی ئەمریکا ئێران یاخود ئەو هێزانەی لە سووریا و عێراق سەر بە ئێرانن هێرش بکەنە سەر کەشتەکانی ئەمریکا لەو ناوچانە. هەموو ڕێو شوێنێکی گونجاو و دەگرینەبەر لە ڕوانگەی ئاسایشەوە هەروەها توانە سەربازیەکانمان. سەرۆک ترامپ کۆمەڵێک بژارەی زۆر و بەرفراوانی لەبەردەستدایە. ئایا لێکۆڵینەوە و شیکردنەوەی هەڵەکانی سوپای ئەمریکا لە عێراق لەگەڵ ئەو بارگرژیانە لەگەڵ ئێراندا هەن وەها دەبێ شەڕێکی تر بەڕێوە بێ شەڕ لەگەڵ ئێران؟ من وەڵامی ئەو پرسیارە نادەمەوە بە هیوام ڕوو نەدات. بەرای من لێکۆڵینەوەکردنی ئەو ڕابردووە لە ئێستادا بۆ ئێمە وەکو وڵات هەروەها پێشم وایە بەشێک لە هاوپەیمانەکانمان هێشتا کێشەیان هەیە لەگەڵ بیرۆکەی دەستێوەردان لە کاروباری وڵاتانی تردا. بێگومان داگیرکردنی عێراق وەک بینیمان بەرئەنجامی خراپیشی هەبوو. پێم وایە کاتێک ئەمریکا باز لە ئەگەری ڕوودانی هەندێک قەیران لەگەڵ ئێراندا دەکا گەڕانەوە بۆ وانەکانی دەزوەردان لە عێراقدا زۆر گرنگە. زۆر جار شەڕ لە هەموو پێشبینیەکانی ئێمە گەورەترە کە ئەمریکا چۆ عێراقەوە وای دەزانی کارێکی ئاسان و لە چەند هەفتەیەکدا تەواو دەبێت و کاروبار دەدێتەوە بە عێراقیەکان ئەوە تا بۆ 16 ساڵی مۆتەکە ئاسا. جا لەوانەیە ڕەوشەکە بەرامبەر ئێران زۆر خراپتر بێ. ئێران 3 هەندەی دانیشتوانی عێراق و ڕوبەرەکەشی 4 ئەوەندەی عێراق و 5 ئەوەندەی عێراقیش کێشەی نێخۆیی هەیە. لە ئێرانیش تا دێ هەڕەشەی بەرپرسەکانی لە هەڵچووندایە و بەردەوام شەقام دەجوڵێنن وەک پیشاندانی هاوپشتی خەڵک بۆ حکومەتەکەیان. هاوکات بەرپرسانی ئێران هەڕەشەی سەر لە نوێ دەستپێکردنەوە بە بەرنامە ناوەکیەکەیان دەکەن. هەرچەندە سەرۆکی ئەمریکا سەرڕای دووپاتکردنەوەی پاراستنی ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە شەڕی ئێران بژاردەی تریشی لەبەردەستدایە. ئەوەی پێویستە لە سەریان بیکەن ئەوەیە پەیوەندی پێوە بکەن و بێین دابنیشین. دەتوانین ڕێک بکەوین و ڕێککەوتنەکی ڕەواش بێت. ئێمە تەنها ئەومان دەوێت چەکی ناوچیان نەبێت. ئایا ئەمە زۆرە کە داوای دەکەین؟ هێشتا ئەزمموی چەند ساڵەی ئەمریکا لە عێراق لە بۆچوونی زۆرەوە ئاڵاوە. ئەگەر وتوێژ و ڕێگەی دیبلۆماسیەکانی نێوان ئەمریکا و ئێران کلیل و قوفلی لێ بدرێت داخۆ ڕەوشی سیاسی و سەربازی و ئابووری ناوچەکە چی بەسەر دێت؟ یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنتن.